بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە دوای سەرەڵدانی خۆپیشاندانەکانی عێراق چەندی جار بەرپرسانێرێم باسییان لەوە کردووە ئامادەن یارمەتی عێراق بدەن بۆ ئەو دۆخەی کە تێکەوتووە بە ئامانجی ڕزگارکردنی دۆخی عێراق و جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەران. ئەم وتەی بەرپرسانێرێم لە کاتێکدایە کە هەمان خواست لە هەرێمی کوردستانەیە، بەڵام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئاوڕێک لە ناوخۆی هەرێمی کوردستان نادەنەوە. بە میێندەرێک لە بەڕێزان سەباح قارەمانی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دکتۆر ئەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دووڕوانە مامەڵە لەگەڵ خۆپیشاندان و داواکاریەکانی خەڵکی عێراق دەکەن. لە دوای سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی عێراق چەندین جار دەسەڵاتدارانی هەرێم ئامادەی خۆیان بۆ یارمەتیدانی عێراق دەربڕیوە و لە وتارەکانیاندا باسییان لەوە کردووە خۆپیشاندەرانی عێراق پەیامەکەیان ڕوونە و لە دەسەڵاتداران تووڕەن. پەیامی بەرپرسانی هەرێم بۆ یارمەتیدانی عێراق لە کاتێکدایە خەڵکی هەرێمی کوردستان هەمان داواکاریەکانی خۆپیشاندەرانی عێراقیان هەیە، بەڵام دەسەڵاتداران ئامادە نین گوێ لە خەڵکی ناڕازی بگرن و وەڵامی داواکاریەکانیان بدەنەوە. خۆپیشاندەران لە عێراق بەهۆی نەبوونی هەلی کار و کەمی خزمەتگوزاریەوە ماوەی زیاتر لە 4 مانگە لەسەر شەقامەکانن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نەبوونی هەلی کار و خزمەتگوزاری لەگەڵ خەڵکی عێراق هاوبەشن، بەڵام لە ڕووی نەبوونی نەوتی سپی و غاز و موچەوە دۆخی هاوڵاتیانی هەرێم لە عێراق خراپترە. لە عێراق موچەخۆران موچەی مانگی یەکی ئەم ساڵیان وەرگرتووە، بەڵام لە هەرێم تەواوی موچەخۆران هێشتا موچەی مانگی 10 ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە. لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق لیترێک بەنزین بە 450 دینارە، بەڵام لە هەرێم لە سەروی 600 دینارەوەیە. لە ڕووی ئەمنیەوە دۆخی هەرێمی کوردستان لە عێراق باشترە، بەڵام هاوشێوەی عێراق حیزبەکان هێزی چەکداریان هەیە و بۆ مانەوەی خۆیان بەکاریان دەهێنن. هاوکات لە ڕووی ئاڵوگۆڕی پۆستی سەرۆکوەزیرانەوە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا 5 سەرۆکوەزیران لە عێراق گۆڕدراون، بەڵام لە هەرێمی کوردستان پۆستی سەرۆکوەزیران زۆرینەی کات لای بنەماڵەیەک بووە. لە ڕووی کاری پەرلەمانیشەوە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە ڕووی یاسادانان و چاودێریەوە چالاکترە. پەرلەمانی کوردستان لە 27 ساڵدا متمانی لە یەک وەزیر نەسەندووەتەوە، بەڵام پەرلەمانی عێراق لەسەر گەندەڵی متمانی لە چەند وەزیرێک وەرگرتووەتەوە کە لە ناویاندا وەزیری کوردیش هەبووە. ئامۆژگاری و ڕێنمای بەرپرسانی هەرێم بۆ دەسەڵاتدارانی عێراق بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵک ئەو پەندە کوردیەمان بیر دەخاتەوە کە دەڵێت کە چەڵ ئەگەر تیمارکەر بوایە تیماری سەری خۆی دەکرد. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس با بدەمتان. دکتۆر ئەمین ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی بەڕێز چۆن لەو پەیامی دەسەڵاتدارانی هەرێم دەڕوانی کە چەندین جار لە ماوەی خۆپیشاندانەکان دووبارەیان کردوتەوە کە ئامادەن یارمەتی عێراق بدەن. سەرتا سڵاوتان لێبێت واسڵاو لە بینەرانی کەناڵی پێیان. ئەوەی کە گرنگە ئینسان فەنی عەرەبی فاقد الشەیء لا یعطیه. ئێمە چیمانەیە یان دەسەڵاتدارانی هەرێم چیان هەیە تا بتوانن بیبەخشن چۆن یارمەتی لایەنە سیاسیەکانی عێراقی یاخۆ جەماوەری عێراقی یا پارێزگاکانی عێراقی بەچی بدەن؟ بە ئەزموونیش کەس خواردووی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا ینی لە دوای نەوەت و یەکەوە ئەوەی کە بینی ومانە دەسەڵات لە ناو لە دەستی دوو بنەماڵەدا بووە، نەک دوو حیزبی بەتەنها دوو بنەماڵە بە شێوەشی سەرەکی و ئەو کەسانش کە ئەگەر ڕەزامەندی بنەماڵیان بنسەوەنەوە بە هیچ پۆسەژی حکومیان لە هەرێمی کوردستاندا وەرنەگرتووە. دەستی دەسەڵات لە هەرێمی کوردستانان نەبووە، ینی ئیجابەتی هەر ڕژێمێک یان هەر مؤسسەیەک هەر دەسەڵاتێک بەوە جاریەک لە ڕێگەی حکومداریەوە ئایا بزانین لە ڕێی حکومداریەوە چەند دەستی دەسەڵات کراوە. ئایا لە هەرێمی کوردستاندا ئەتوانرێ حیزبەکان بگۆڕێن لە حکوومەتەوە حیزبە بڕۆ حیزبیشی تر بێ و ئاڵوگۆڕێکی ئاسانی دەسەڵات بێ. ئێمە بینین لە هەرێمی کوردستاندا داراییە
داراییە پێشمەرگەیە هێزی سەربازیە مؤسساتی حکوومەتە هەمووی مڵکی حیزبە واتە حیزب دەستی بەسەرا گرتووە ئەگەر ئەو ڕازی نەبێت مؤسسات داخاوەکو بینیمان پەرلەمانی داخست مؤسسات بێدەسەڵاتەکە وەکو بینیمان بۆ منسندەها تا ئێستا کە بۆ من دەستی نەزاهەیە لە هەرێمی کوردستاندا توانیوێتی بەرپرسێکی باڵا لە هەرێمی کوردستاندا بداتە دادگا وەک گریمان ئەو دۆسیانی کە ئەسن دادگاش ئایا دادگا ئەتوانێت بەرپرسان دەپێچینیان لەگەڵا بکە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستاندا ئەم تەجروبانە نەقڵ بکەین بۆ پارێزگاکانی تری عراقی ئەم تەجروبانە یان پەرلەمانێکی بێدەسەڵاتی وەکو هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا ڕێزم هەیە بۆ برانی پەرلەمانتار بەڵام پەرلەمان وەکو موەسسە زۆر بێدەسەڵاتە ئەبینی لە بەغدا متمانە لە حکوومەت دەسێنرێتەوە لە وەزیرە سێنرێتەوە حکوومەت ئیحراجە کرێ فشاری گەورە کرێت و ینی بەرپرسانێکی زۆر وایان لێکرێت سڵات بەجێ بێڵن یاخۆت مەلەفەکانی ڕەوانەی نەزاهە و 2000 ڕەوانەی دادگا کرێەوە وە سزا ئەدرێن بەدەهام مدیر عامی و پۆستی باڵە لە عێراق سزای توندراون و هەشیانە تا ئەم دەخەیرە سز نایە بەڵام لەگەڵ ئەوەدا ئەمەمانەوە نییە کە لە بەغدا ڕەشوە نییە بەرتیر نییە فەساد نییە گەندەڵی زۆرە بەڵام بەرامبەر بۆش مؤسسات کاری خۆی دەکا بەڵام لە هەرێمی کوردستاندا هیچ شتێک نییە لەبەرەوەی مؤسسات کاری خۆی ناکە ئەسڵەن گەندەڵی و فەسادەکە ئیتر قەپوقڕی لێکراوە چونکە هەموویان بریتین لە هەمویان ئەسنەوە ناو یەک قۆزاخە کە قۆزاخی حیزبە هەر کاتێک کە ئەگەر حیزب مەبەستی بێت کەسێک چۆن ناشیرن دەکا وەکە حەزیشی لێبێ ئەیداتە دادگا وەکە حەزیشی لێ نەبێت ئەو هیچ کەسی دەستیش پێ ناگە بۆیە وای کردو کە کۆمەڵگا تەواوی کۆمەڵگا ملکەتی حیزب بێت لە هەرێمی کوردستاندا ئەم تەجروبەیە هەتا بڵێ تەجروبەیەکی ناشیرنە چۆن ئەم تەجروبەیە یان ئەوانی دەرەوەی هەرێمی کوردستان کەن واقعی هەرێمی کوردستان ئەگەر نەبینن وەگەر بیبینن چۆن ئەم تەجروبەیە قبوڵەکە باشە سپاس دەکەم دواتەگەڕم بۆ لای بەڕێزت کاک سەباح جەنابیشت بەخێر بێ بەڕێزت تێڕوانینت چییە بۆ یارمەتیدانی بەرپرسانی هەرێم کە باز لە خودەکان ئامادەن یارمەتی عێراق بدەن یاخود ئەو داواکاریانێکی ئێستا خەڵکی عێراقی خەڵکی کوردستانیش هەمان داواکاری هەیە لێرە لە کوردستان بەنای خی گەورە میهرەبان سڵاو لە جەنابەت و لە کاک دکتۆر و لە بینەرانی بەڕێز بریا وا وایە خۆزگە ئەخوازیین وا وایە حکوومەتی هەرێم ئەوەندە بەهێز وایە و خاڵی ئەوەندە بەهێزی هەبوایە هاوکاری حکوومەتی ناوەندی بکردایەوە هاوکاری حکوومەتەکانی دراوسێ و دەوروبەریشی بکردایە بەڵام دەبێ بپرسین یعنی ئەو خاڵە بەهێزانە چین کە حکوومەتی هەرێم هەیەتی و دەسەڵاتدارانی هەرێم هەیەە و لە عێراقدا نییە تا ئەمان لەو ڕوانگەوە هاوکاری حکوومەتی ناوەند بکەن یعنی ئەگەر سەرکەین حکوومەتی هەرێم ئەگەر بودجەکەی لە بەغدادەوە بۆ نەیە لە حکوومەتی مرکزیەوە بۆ نێ تەنانەت موچەکەی هاوڵاتیانیشی پێ نادرێ موچە خۆرانی کوردستانی پێ نادرێ یعنی ئەو خاڵە بەهێزانە ئەگەر سێرکن دەبێت شتێک هەبێ ینی خاڵێک ببینین ئایا بودجەیەکی بەهێزمان هەیە لە لای ئێمە شەفافێت هەیە و هەموو هاوڵاتیانی کوردستان ئاگادارن لە داهاتی هەرێمی کوردستان وە گەندەڵی نییە تا ئێمە هاوکاری حکوومەتی ناوەند بین بنەبڕی گەندەڵی بکەین ئایا لە لای ئێمە یاسا سەروەرە پەرلەمانی ئێمە ئەکتیفترە لە پەرلەمانی ئەوانتان هاوکاریان بین ئەوان وەک ئێمە بن ئایا بە هەر جۆرێک لە جۆرەکان بڵین گۆڕانکاری دەسڵات لە لای ئێمە هەیە واقعاً یا با بڵێن بە خاڵێک هەبێت کە ئێمە بڵێن وڵا لەو خاڵە ئێمە هاوکار دەبین حکوومەتی هەرێم هاوکار دەبێت بۆ حکوومەتی ناوەند ئایا هەڵبژاردنێکی بێغەڵوخەش دەکرێت لە کوردستان ینی چییە ئەو شتانە دادگاکانمان سربەخۆترن چییە ئەو خاڵە بەهێزانەی حکوومەتی هەرێم کە هاوکاری حکوومەتی ناوەندی پێ بکات کە من پێم وایە تەنها مزایدەیەکی سیاسیە و هەندێک لەو ئەو هێزە دەسەڵاتدارانەی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بۆ دەستخستنیان دێ پشکی حیزبیەوە ئەگەر نا بەڕاستی شک نابین ئەمە ژانی ناکە حکوومەتی ناوەند حکوومەتێکی زۆر بەهێز و تۆکمەیە نا بە دڵنیاییەوە لەوێش وەکوتمان ئەو فەوزا هەیە و لەوێ بە هەمان شێوە گەندەڵی هەیە و بە هەمان شێوە وەکوتمان جۆرێک لە پەرتەوازەی لە نێو هێزە سیاسەکانی بەڵام دوجار خاڵێکی بەهێز لە حکوومەتی هەرێمدا نابینین کە لە بەغدادا نەبێ و ئەمان لەو ڕوانگەوە بتوان خزمەتی داواکاری ئەو داواکارانی کە ئێستا خەڵکەیەتی لە عێراق هەمان داواکاری شێ بۆ نمونە لە کەمی خزمەت گوزاری لە دابینکردنی هەلی کار هەمان داواکاری شێ لە کوردستان ئەگەر هەیە مەسەڵەن بۆ جێبەجێ ناکرێت بە دڵنیاییەوە
ئەو داواکاریانەی کە خۆپیشاندەرانیان شەقامی عێراقی داوای دەکەن لە کوردستاندا بە هەمان شێوە شەقامی کوردی و چەند جاری تر وەکەو بینیمان کە هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندان کراوە تەکیدی ئێستەیش بە هەمان شێوە بۆ چکە ئێستا لە کوردستاندا هێندە تۆزێک بارودۆخ ئەوەندە باش بووە کە ئەو نیوە موچەیە ئەو چارەکە موچەی کە وەکو ستەمێک لە زوڵمێک لەو خەڵکە دەکرا وەک خۆی لێکراوەتەوە بەڵام بۆ معلومات بۆ زانیارە یعنی ئەسڵەن عێراق ئەوەی هەرجێ بەجێ نەکرد و موچەش هەموو کاتێک لە کات و ساتی خۆیدا دابش دەکرێت بۆیە ئەوەی کە خزمەتگوزاری لە عێراقدا نیە بە دڵنیاییەوە لێرەش بە هەمان شێوەیە تەنها لەوانەیە هەندێک حاڵەتی ئەمنی جیاوازیەکە بێ ئەگەرنا هەموو خزمەتگوزاریەکانی تر خەڵکی کوردستان زیاتر لەوە بڵێن داواکاریان هەیە بەڵام بەداخەوە یان وەکو ئاماژەت پێکرد لە پێشوو کە حکوومەتی هەرێم دەڵێ هاوکاری ئەوان دەکەین لە چیە ئەگەر دەتوانن باجارێ وەزعی ناوخۆی کوردی و داواکاریەکانی شاریعی کوردی جێبەجێ بکەن کە بتوان خزمەتگوزارێکی باشکەن هاوڵاتیان دڵخۆش بن اینجا دەکرێت ئەوەی لە خۆمان زیاتر بوو هاوکاری خەڵک بکەین وەگەناوکو کاک دکتۆر وتی کەسێک کە خۆی شتێکی پێ نەبوو چۆن دەیبەخشیانی باشە سپاس دەکەم دەتەگرم ولا بەرز دکتۆر سەبارەت بە ئاڵوگۆڕی دەسەڵات بەڕێزت پێت وایە لە کوردستانە ئاڵوگۆڕی دەسەڵاتمان نەبووە یعنی لە کوردستانە نەخێر ئەگەری ماگەدار بین لە 1970ەوە تر ئەبینین کاتێکا حکوومەت دوای ڕێکوتنەکەی نێوان پارتی و یەکێتی لە دوای زنجیرەیەکی دووردرێژی شەڕی ناوخۆ حکوومەتێک کە تەشکیل کرا و کاتە لەو کاتەوە نێچیروان بەرزانی سەرۆکایەتی حکوومەتەکات لە 2 ساڵانە بێکە دکتۆر بەرهەم بووە پێشتریش لە کابینەکەی پارتیا لە دوای ڕۆژنەوەی شاوێستا نێچیروان بەرزانی بووە ئەمە دوایەوە کە ئێستا لە سەرۆک وەزیران نەماوە چۆتە سەرۆکایەتی هەرێمەوە و ئامۆزاکەی لە شوێنێتی کە تەمان لەناو هەمان خێزاندان ینی لەناو هەمان سێگۆشەی خێزانیدان و سەرۆکی هەرێمی پێشوش مەسعود بەرزانی لە ڕاستیدا گەر فشاری ئەمریکیەکان نەبووایە بەتەمانە بوو بە واز دەسەڵات بێنێ بچێتەوە دانیژێر وەکو سەرۆکی حیزب باش ئەمە واقعی هەرێمی کوردستانە ئەمە وەکو ئەو دەسەڵاتە مؤسساتانەی کە هەمانە دوایەوە لێرە لە ڕاستیدا ئێمە گرفتی سەرەکیمان تەنها لە مەدانیە گرفتی سەرشیمانەوە کە دەسەڵات لای حکوومەت نییە دەسەڵاتی حەقیقی لای حیزبە لە هەرێمی کوردستاندا ئەو حیزبەکانن کە هەموو کۆیکایەکانی کوردستانیان کۆنتترۆل کردووە هەر لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بگرە بۆەوەی کە ناڕزاییەتیەک یان کەناڵێک نەبێ خەڵک نەفەسی تیا بداوە یاخۆت ناڕزایی خۆی تیا دەربڕێ و تەنانەت تا دەگاتە ئیعلامیش تا ئەندازێکی زۆر هەوڵێنداوە دەست بەسەر ئیعلامیشان بگرن بێزگلەوەی کە هەرچی مؤسساتی حکومی هەیە هەمویان هەر لە جاری وایە ئەگەر لە فەڕاشەوە خۆیان دامەزراندوە تاکە و کاتێککە بە تەسکێ دامەزراندوە ئەگاتە بەڕێوەبەری گشتی و وەزیر و پلەدارەکان هەموو ئەم ئەنەوەکات ینی مؤسساتی حکوومەتی لە هەرێمی کوردستاندا مؤسساتێکی خەڵکی نەبێ میلی نییە مؤسساتێکی حیزبیە کاتێککە مؤسساتی میلی نییە بۆ مانای ئەوەیە کە دوجار خەڵک بەی خۆی نازانێ بێخۆی نازانانی یاخود لە هەموو حاڵەتەکە ناچار دەبێت بەنابێتەوە بۆ یەکێک لە حیزبەکان بۆی کە واسەیەکی بۆ بکات و کار ئاسانی بۆ بکات لە بڕێو یاخود لەوانەیە بتەسێرەوەی گرفتی بۆ دروست بکرێت ئەمە ئیشکارێکی گەورەیە واتە بڕێو ینی ئاڵگۆڕی دەسەڵات ئاڵگۆڕێکی تەبیعی نییە لە هەرێمی کوردستاندا خۆشمە نەزانین بێزگە لە هەموو نیشانەی پرسیارێکە لەسەر هەڵبژاردنەکان هەیە تەنانەت ئەگەر لایەنێک کە زۆری شێناوە ئێمە لە دەوری پێشترە بینیمان کاتێکە بەڕێکەوتنێکی بستنەوەی گۆڕان پەرلەمانی بوو بەس ینی سەرۆکی پەرلەمان 2000 کاتێککە ناڕزایی دەربڕی لەسەر مانەوەی مەسعود بەرزانی پەرلەمانیان سەرداخست و پەرلەمان سوڵتەی تەشریعیان لە هەرێمی کوردستاندا تەعتیل کرد ئەمە ئەو پەڕی نیشانەیەکە کە لە هەرێمی کوردستاندا بڕوایەکی حقیقی نییە بە مؤسسات و بەڕێوەبردننی هەرێم لە ڕێگەی مؤسساتەوە بەس وەکو ئەوەی کە ئێستا بوون لە سەڵاتدارانی هەرێم دەڵێن پەیامی خۆپیشاندەرانی عێراق ڕوونە کە لە دەسەڵات تووڕن ئەم تووڕەیەی لە کوردستانی شەیە بەرامبەر دەسەڵات ئەگەر خەڵک تووڕەیە مەسەر خەڵک لە چی تووڕێ من پێشتر وابزانم نەزانم چ کەناڵێک بوو ئەمە وتووە هەرێمی کوردستان دۆخی دارایی زۆر خراپترە بەڵام هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان سێبڕۆی پیشاندراوە بۆ ئێستا بەسەر ێشە ڕازیە
ینی ئەو تا ئمە بینیمان لە حاڵی پێشترە تەنانە موچەکەش لە خەتاکراوە تا ئەم ڕۆژانە بەدەستکەوت پێفرۆشتنەوە بەڕێنی نییە کە بەرپسەی وتی بە قەدر ساڵ خەباتی لە ڕاستیدا ئەگەر دەسەڵاتیی تایبەتە بێ ئەو جۆرە لە دوانانە هەموو ئیدانە بکرێ بەرحاڵ قسەکەی من لەسەر ئەمەیە لە هەرێمی کوردستاندا وەزە خراپترە دۆخی خزمەتگوزاری خراپترە هەموو ئەم بابەتانە خراپترن و تەنانەت استقرارێکی مالیش نییە و خەڵک دڵنیانی لەوەی کە حکوومەتی ئایندا توانێت موچەکەی بعد ئەگوم مامەساوەتی وتی ئەگەر لە حکوومەتی عراقیەوە بزنێت هەرێمی کوردستانە وەزارەتی دارایی وەکو دەخیلێکی داهاتووە پارەی پێ پێیان ناکرێت لەبەرەوەی کە ینی ئەو مەزرانەی کە پارەپیاکەن بەدەست حزبەوەن یاخۆ بەدەست موسساتێکەوەن کە حزب بەڕێوەیان دەبە ڕاستەوخۆ بەبێ ئەوەی کە ینی ڕاستەوخۆ وەزارەتی دارایی سەرپەرشتی سیاسەتدارایی یەکەی بکە کەواتە لێرەوە ئێمە گرفتمان بۆ دروستە بێ لە هەرێمی کوردستاندا شتێک نییە ئێمە بتوانین بیدین بە لایەنەکانی تریا بیبەخشین. سپاس دەکەم سەبارەت بە تووڕەی خەڵک ئەگەر لە عێراق خەڵک لە دەسەڵات تووڕە بێ پێ دوای هەمان تووڕەیش لێرە هەیە ئەگەر تووڕەبوونەکە هەیە خەڵک لە چی تووڕەیە بۆ نمونە لە کوردستان بە دڵنیاییەوە خەڵکی هاوڵاتیانی کوردستان بە هەمان شێوە تۆڕەن لە دەسەڵاتی حکوومەتی هەرێم لە کوردستان لە کەمی خزمەتگوزاری تۆڕەن وەک باسمان کە لە نەبوونی شەفافێت و ئەو داهاتە زۆرەی کە لە کوردستاندا هەیە بەڵام نازان بە چه ئاراستەیەکدا دەڕوا وەک ئاماژەمان کرد هەموو جار چامان لە دەستی حکوومەتی ناوەند بێ بوو جەبنێرێ بەوەی موچەی هاوڵاتیان دابین کردی وەڕاستی خەڵک تووڕەیە لەوەی کە تەبەقات دروست بۆ لە کوردستاندا خەڵکێک نەبوون و ناڕەحەت و بژێوی ڕۆژانەی بە ناڕەحەت دەستخاوە خەڵکێکیش بووبن بە ملیۆنلەر و ملیارلەر بەسەر ئەم خەڵکە هەژارەوە بە شێوازێکی نادروست و نایاسایی و بە شێوازی گەندەڵی و تووڕەن لەوەی کە لە کوردستاندا یاسا سەروەرنیەوە تا ئێستا دادگاکان ناتوانن دەسەڵاتدارێک دادگایی بکەن و نەمان بینی لە تەواوی 27 ساڵی حکومڕانی کوردستاندا کەسێکی دیار لە ئاستی سیاسیە دادگایی کرابێ زیندانی کرابێ بە جۆرێک لە جۆرەکان غەرامە کرابێ و بێزارن لەوەی وەک وتمان بەڕاستی کە حتا ئەوانەی کە مافی سەرەتاین وەک کارەبا کە دەبینین و وەک خزمەتگوزاری سەرەتایی وەک سوتەمەنی کە لەم واقعە ساردەدا خەڵ نەوتی نییە غازی نییە وەش کە بوو بە قەیرانێکی تر و بێزارن لەوەی کە لە کوردستاندا بەرژەوەندی حیزبی لە سەروی بەرژەوەندی حیزبی و خێزانی لە سەروی هەموو بەرژەوەندیەکانەوەیە و دەبینین لەبەر بەرژەوەندی حیزبی لە بچووکترین حاڵەتی قەیران ئەوش نەک بۆ ئەوەی کە خزمە بەڵکو بۆ ئەوەی کە کامیان داهاتەکەەوە دەستخن بۆ خۆیان بۆ بنەماڵەیە بۆ حیزب دەبینی وەکوتما قەیرانی غاز دروست دەبێ و هەر خزمەت گوزارێکی تریش لە بەردەم دروستبوونی قەیرانایە کە هەر کاتێک ئەوان بیانەوە بەو ئاراستەی بەرن بۆیە خەڵک بێزارە لەوەی کە 27 ساڵ وەکوتم حکومڕانی کوردستان دەکرێت بەڵام بەڕاستی نابینین بەرەو پێشوونێکی ئەوتۆ هەبێ ئەگەر خەڵک تووڕە بێ بۆ نمونە دەسەڵاتدارانی هەرێم ئەو پەیامیان پێگەیشتووە کە خەڵک تووڕە ئەگەر ینی پێیان گەیشتووە بۆچی چاکسازیی ڕاستەقینە ناکەن ینی بەداخەوە بۆ نایکەن کەەوە حقت یعنی ئەوە گرفتە ئەوە خەمی هەمووانە لەبەرەوەی کە واقعی کوردستان واقعێکی نادروستە ناتەندروستە چونکە لە کوردستاندا ئەوەی کە تەحکوم دەکا هێزی سەربازیە بوونی هێزە و ئەم حیزبانە داهاتی وڵاتیان لە بەردەسایە بەویستی خۆیان تەخشان و پەخشانی پێدەکەن و بەوەوە کە دەبینین وەکوتمان جۆرێک لە لایەنگر و دەنگ بۆ خۆیان دروست دەکەن و لە کوردستاندا ئەوەی کە تەحکومەکە ئیرادەی خەڵک نییە سندوقەکانی دەنگدان نییە ڕاستە بە شێوازێکی ئەوەی کە دەبینی بە بەڵام وەکو حقیقت بەڵکو ئەوە دەسڵاتێکی با بڵێن سەربازی و حکومڕانیە لە دەڤەرێکی دیاریکرا و لە واقعی کوردستاندا بۆیە ئەوان بێمنەتن لەوەی کە هاوڵاتیان لە سندوقەکانی دەنگدان تۆڵیان لێ بکەنەوە کە هەردێکیشی لەوانەیە بەشێکیشی علاقەی بە ڕۆشنبیری هاوڵاتیانەوە هەبێ لەبەرەوەی کەمێک مستەفیدە لە حیزبێکی دیاریکراو لەگەڵ ئەو هەموو گەندەڵی و
نەبوونی خزمەت گوزاریە هێشتا پشتیوانی دەکات نازانێت کە ئەگەر دەسڵاتدارێکی تربێەوە خەڵکێکی پاک و نەزیێ بێنە پێشێ بە تاکید خزمەت گوزاریەکانی ئەو زیاد دەکات موچەکەی زیاد دەکات بەڵکو بەهۆی ئەوەجا ئەمە حاڵەتێکە وەکو چۆن بڵێن دەسڵاتدارانی کوردستان جۆرێک لە بێمنەتیان هەیە بەرامبەر بە هاوڵاتیان و دەبینین کە خۆپیشاندان دەکرێ و لە شەریعی کوردیا بینیمان ترسیان نییە چونکە ئەزمونێک هەیە لە بەردەسا بەهێزی سەربازی بڵێن کۆنتترۆلی دەکەن و ئەمانە حاڵەتێکە بەڵام من قەنەعەتم نییە کە ئەمە تاسەروا بێ یعنی ئەگەر هاوڵاتیان ڕۆژێک لە ڕۆژان ئێرادەیەکیان بۆ دروست ببێ ئەوە بینیمان لە شەریعی عێراقیە بەڕاستی کە شەقام توانی گۆڕانکاری بکە و بەردەوامیش گۆڕانکاری دەکا هیچ زمانێک نیە ڕۆژێک لە ڕۆژان شەقامی کوردیش بۆ ئاراستەدانەوە باشە دکتۆر ئەمین سەبارەت بە بەرداوامی خۆپیشاندنەکانی عێراق لەگەڵەوەی کە زیاتر لە 4 مانگە بەرداوام هیچ کاریگەرێکی بۆچی لە سەدا سەڵاتداران هێرێم دانەناوە باراسی گۆڕانکاری کردن و پێ دوایە بەوەی کە خۆپیشاندان نەگاتە کوردستان دەبێت چ جۆرە گۆڕانکاریەک بکرێت لە ڕاستیدا بەداخەوە ینی من ئەوەندەی بە عملی مۆزوعی هەیە عملی مۆزوعی وەگوتم خزم وزاری لە هەرمی کوردستانە زۆر خراپترە لە ناوچەکانی تر و دەسەڵاتداران لە هەرمی کوردستان زۆر گەندەڵترن لە شوێنەکانی تر خەڵک بەردۆخی دارایی و ژیان و معیشەتی زۆر خراپترە لە ناوچەکانی تر و بێکاری بە هەمان شێوە ئەوەی کە کێشەیە ئێمە عملی هاوکاری یا عملی دەرەشی لە بۆ هەرمی کوردستاندا زەعیفە لە بەغدا من هەندێک معلوماتت بەمێ ئەم پرسیارە کرابوو لە یەکێک لە نزیکانی عادل مەهدی بۆچی ئێوە قەتعی ئینتەرنێت ناکەن لەسەر خۆپیشاندەران باشە زۆر بە سەریحی وتی دەبەرەوەی کە ئێمە ئەبێت هاوسەنگیەک نێوان عاملی ناوخۆی و عاملی دەرەچیە ڕابگرین بە مانایەکی تر ئەگەر ئێمە فشار بکەین لەسەر خۆپیشاندەران یاخۆ بۆ منتجی ڕۆبەڕۆیان بینەوە ئەو یاخۆ قەتعی ئینتەرنێتیان لەسەر بکەین ئەو کاتە احتیمالە ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان زۆر بەتوندی عراق سزا بدەن و حکوومەتی عراقی سزا بدەن باشە ئەم هەڵوێستەی نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکا و وڵاتانی ئەوروپی کەمترە بۆ هەرێمی کوردستان لەبەر چی لەبەرەوەی هەرێمی کوردستان لەگرتن لە مافی مرۆڤ نەخێر هیچ پەیوەندی بەوانەوە نیە هەرێمی کوردستان زۆر خراپترە و ئەسڵەن لە هەرێمی کوردستاندا نەگرێزە مافی مرۆڤ ناگیرێت خەڵکە کوژێ بەبێ ئەوەی کە تحقیقی تیا بکرێت چۆن کوژراوە چۆن نەکوژراوە بەڵام ئەژانرێت کە چۆنە ئەوەی کە هەیە پەیوەنددارە باوکێشەی عراقیەوە هەرێمی کوردستان لە هاوکێشە نێودەوڵەتەکاندا پارسەنگ دەداتەوە بەرامبەر بە هەندێک هێزی تر لەبەرەوەی ئەمە لە معادلەکاندا ئیسفادەی لێکەن تەنها لەبەرەم بەیە بەڵام ڕۆژێک دێت هەرێم یان حزبەکانی هەرێمی کوردستان ئەم پارسەنگیان نامێنێ یاخود لە بەغا حکوومەتێک دێتە پێشەوە کە بەخواستی ئەمریکا بێ وەکو ئەوەی کە لە سەردەمی حەیدەر عیبادیە بینیمان ئەوە تا گڵۆبی سەوزی وەڵگر کەرگوچی گرتەوە ئەوە هەموو ئەمانە ڕووەدا ئەگەر ئێمە خۆمان چاک نەکەین لە هەرێمی کوردستاندا و بە خۆماندا نەچینەوە و نیزامەکە لەناو خۆیان تۆکمە نەکەین هەرێمی کوردستان لەناو خوددا بەچی گۆڕانکاری بەوە بێت ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بێتە حکوومەتی میلی بێتە حکوومەتی خەڵک بێتە حکوومەتی هەموو لایەنە سیاسەکان هەموو خەڵکێک ینی حکوومەتەکە ئینتیمای بۆم حکوومەت و بۆ کوردستان و بۆ موەساتەکانی هەبێت کێشەکە لێرەدایە وای لێ هاتووە بە تایبەتی بۆ منە گەنجان من ئەسڵەن هەست بە ئینتیمام بۆ نیشتیمانیش ناکەن نەک بۆ حکوومەت وازانم حکوومەتە زۆڵمیان لێکات و حقیشیانە چونکە حکوومەت لێ پرسیاوەتی فەرهەمکردنی هەلیکاری لەسەرا حکوومەت لێ پرسیاوەتی دابینکردنی خزمەتگوزاری لەسەرا حکوومەت لێ پرسیاوەتی خۆشگوزەرانی و ینی فەرهەمکردنی بژێوی لەسەرا کاتێککە ئەمەی پێناکرێ حکوومەت کەواتە خەڵک حەز بە ئینتیما بۆ مؤسساتان ناکە ینی چ مؤسساتێکە تۆ تەنها بازی بیتێ بەڵام و خزمە گوزارەکەت پێشکەش نەکە بەڵێ بەس پێ دوای هیچ کاتێک ینی دەسەڵاتدارانێم تا ئێستاشی ترسێکیان نیە لەو خۆپیشاندانە ئەگەر بەردەوامیش بێت پێم وایە کەلتوری بۆنمونە عادەتەن بابەتێکیە من ڕووی کۆمەڵایەتیەوە سەرکەوتنی خۆپیشاندانەکان تەسیریشی باشیشیە بووە ئێستا لەسەر خەڵکی هەرێمی کوردستان تەسیریە و زەمینەی لەبار کردووە وەکووتم زەمینەکە لە ڕووی مەوزوعیەوە تەواو لەبارە بۆ خۆپیشاندان بۆ هەموو کارێکە وەکو خۆپیشاندان مافێکی سەرەتایی خەڵکە بۆ دەربڕی ناڕزاتەکانی بەرامبەر مؤسسات بەڵام ئەم لە دەرەکیەکە تا ئەم دقەیە موساعد نییە ئەمە ڕێی منە بەرامبەر بەوەی کە بووە لە هەرێمی کوردستاندا خۆپیشاندنەکان لە نی پێشوش سەرکەوتوو نەبوون
من پێم وایە عامی دەرچی هۆکار بەڵێ سوپاسان دەکەم ناوبڕێکمان هەیە دواتەگرێمەوە لای بەڕێستان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک ساحەبگەرم و لای بەڕێزت پێدووە لە هەرێمی کوردستان لە بری ئەوەی کە باز لە یارمەتیدانی عێراق بکرێت دەبێت چ جۆرە چاکسازیەک بکرێەوە لە کام کەرتەدا ئێمە پێویستمان بە چاکسازیە لە بری باسکردن لە دۆخی عێراق و یارمەتیدانی عێراق بەڕاستی ڕوانگەی زۆرە ئێمە پێویستمان پێێتی چاکسازی تێدا بکەین وەکەوەی بڵێ لە جا لە چۆ دەست پێ بکەین کوێی لار نییە پێویستە لە کوردستاندا حکومت بکرێ بە حکوومەتێکی هاوڵاتی واتە هاوڵاتی بڕیار بدا و ئەوش لە ڕوانگەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگەت بکرێ و هەڵبژاردن بە شێوازێک بێ و کۆمیسیۆنێکی بێلایانی دەسەڵاتدار بەڕاستی بەڕێوەی ببا بەو جۆرەی کە بەدەر لە غەشەکانەوە غەش دەکرێت و تەزورات دەکرێت دەبێ هەلی یەکسان بۆ هەموو لایەنەکان دابین بکرێواتە هێزی سەربازی هەندێک لایەنی دیاریکراو نەبێ تا ئیمکانیاتی مادی تەنها لە بەردەستی لایەنێکی دیاریکراو نەبێ ڕاگەاندن لە خزمەتی ئەوان نەبێ بە تەنها بۆیە چکەوە بەشێکە لە گەندەڵی لە دنیادا یعنی دەبێ ئەو لایەنانەی کە بەشدار دەبن لە هەڵبژاردن هەمویان هەلی یەکسانیان هەبێ کە لە کوردستاندا نییە بوونی نییە و دوجار دەبێ ئەو کوتمان ئەو تەزوراتە ڕێکخراوەیە نەکرێت کە لە کوردستانە دەکرێت هەموو جارێ ئەنجامی هەڵبژاردن کات دەگۆڕێ کە دوجاریش وەکوتمان ڕێککەوتنی ئەو حکوومەتە دەکرێت بەڵکو ئەوە سندوقەکانیە بڕیار دەدا وەکوتمان ئەوە دەسەڵات و هێزی لایەنێکە لەسەر نفوزێکی داریکەوە بەشێکی ترەوەی کە بێ شەفافێت لە داهات بکرێ بەڕاستی لە داهاتی نەود لە خاڵە سنووریەکان لە داهاتی وەزارەتەکان بۆ ئەوەی کە لە کوردستاندا بزانین داهاتمان چەندە و دەکرێت چی بکەین و بۆ ئەوەی کە بەڕاستی خەڵک وەکوتمان ئیتیمای بۆ حکوومەت و بۆ نیشتمان بگەرێتەوە بەشێکی ترەوەی دەبێ یاسا سەرۆر بێ واتە هەموو هاوڵاتێک لە کوردستاندا لە بەرامبەر یاسادا یەکسان بن جا هاوڵاتێکی ئاسایی بێ یا دەسەڵاتدارێک بێ وەکو وڵاتانی نۆرماڵ بۆ ئەوەی کە خەڵکە و کاتە بزانێت کە ماف و حەقی پارێزراوە لە ئەو حکومە دەداوەی کە لەوانە بەڕاستی با بڵێن هێزی پێشمەرگە و هێزی ئەمنی بە نیشتیمانی بکرێ و لەژێر سوڵتەی حکوومەتێکی موسسەیە بێ نەکەوەی کە لایەنێک تەحکومی پێ بکە کە تا ئێستا وایە و دەبینین و بەشێکی تر لەوە کوتم بەڕاستی پێویستە کە ئەم حکوومەتە کارێک بکە کە خەڵکی خزمەت گوزاریەکانی و مافەکانی جێبەجێ نەکردووە شتێکی گۆڕانکاریێکی گەورەی نەکردووە لە خزمەتی خەڵکدا کابینی حەوت مانگە
ینی بۆ نمونە شفافێتی بەرزەستە نەکردوانگاوی بۆ زیادکردنی خزمەت گوزاریەکانە ناوە یا خڵی خزمەت گوزاری کەمی کردووە نا بە هیچ شێوەیەک ئەوەی کە موچە دابین دەکرێەوە لە حکوومەتی پێشووتر بوو بە بڕارێک ئەو بڕیارەی پێشویان ڕاست کردەوە پاشەکەوتی موچە بڵین ئەفۆجا دوایەوە ئەوەی کە ببینین بەڕاستی ئەمە نەمان بینیوە خزمەت گوزارێکی بەرچاو هەبێەوە ڕێگەوبانەکانە ئەوە کارەبایە کە تێداین ئەوە ئەزمەی سوتەمەنی و نەوتە ئەوە هەموو خزمەت گوزارەکان ئەوەی کە یاسایەکی چاکسازی هێنرایە پەرلەمانەویش وەکوتمان هەم جارە بۆ خۆی یاساکە یاسایەکی چاکسازی هەمەلایەنە نەبوو بەی شێوەیەک باسی وەکوتمان داهاتی تێدا نەبوو کە ئەمە گرفتی گەورەیە شتێکی جوزئی بوو لە ڕێخستنەوەی موچەدا ئەوش بە ئاراستەیەکە براکە هەموو هاوڵاتیان وەکوڵێ لێ ناڕازین لەبرەوە جیاوازێکی زۆر لە نێوان هاوڵاتیان و پلە باڵەکاندا هەیە تا ئێستش بە شێوازێک نەڕۆشتەوە بواری جێبەجێکردنەوە ئایا چەندێک ئەمەیشی کە جێی گلێ و تێبینیە هێشتا وەکوتما کە حیزبەکانی ئۆپۆسیۆن لەگەڵی نەبوون و هاوڵاتیان لەگەڵی نەبوون وە خۆپیشاندان کراون ڕزای دەربڕات و سوسیال مدیا بینیمان چەند خەڵک ناڕزی بوو لەگەڵەوە هێشتا ئەمەش نەڕۆشتوتە بواری جێبەجێکردن و بزانین کە تاکوێ جێبەجێ دەکرێ و دەگاتە چ ئەنجامێ بۆیە ئێمە ڕوبەڕبوونەوەی گەندەڵیش بڵین بەهێز نەکراون لەو ماوەیە کە پێشتر بەرپرسانی حکوومەت دەڵێ گەندەڵیمان سنووردار کردووە لەم کابینەیە بڵێن ئەوە تەنها قسەیە ئەگەر ناوەکو کردداری داهاتی نەوت کە نەوت ئەوەی کە وەکوتم نرخەکەیشی بەرز بووەتەوە ڕێژەیەکی باش دەفرۆشیە 300 میلیۆن دلار دێتە داهاتیوانە وەزیری دارایی ئەوەنێ ئەوە ڕوونە داهاتی سنوورەکان کە بە ڕێژێکی زۆرە تا بینیمان پەرلەمانتارەکان بەڕاستە خۆ دەڵن کە سنوورەکان هێزێک دەستی بەسەراگرتووە ئەوەی کە من گوێم لێ بوو لە هەندێ پەرلەمانتار کە وازەحە یعنی بەڕاستی دەڵێن جاری وایە لە سەعات 6 ئێوارەوە سنوورەکانمان لە دەست دەستێنێ باشە خۆ ئەو چاکسازیانە لە کوێدایە و داهاتی نییە خۆ ینی بە هەموو شێوەیەک بەڕاستی ئێمە گەندەڵی کە هەیە لە کوردستاندا بە دەرەوە کوتمان لە پێشکردنی یاسا و ئەو شتانە گەندەڵی لە داهات ئێوەتە کە هیچ شتێک بە پێی پێویست ینی نەبینراوە چارەسەر بکرێەوە کەسمان ئەنجامێکی باشمان نەبینیوە کە جێ دڵخۆشی بێ بۆیە ئەوەی کە دەوتری هەتا ئێستا لە چوارچێوەی گوتاری ڕاگەاندنایە کە بەرپرسەکان لە ڕاگەاندنا ڕای دەگەێنن بەڵام بەڕاستی ئەنجامەکەی هیچ تاکێکی کوردستان هەستی پێ نەکردو و نابینین ئەم کابینێ هەنگاوێکی باشتری نابێت لە کابینەکانی سپاس دەکەم دکتۆر ئەگەر بینە سەرەوەی لە ئاسینە و خۆ بۆ نمونە دەسەڵاتداران خزمەت گوزاریان دابین نەکردو ئێستا ئێمە لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی نوێن یعنی ئەو داواکارێنی ئێستا لایەنەکان هەیە داواکاری خەڵکی کوردستانە بە ئاراستەی باشکردنی دۆخ و ژیانی خەڵکی کوردستانە لە کابینەی نوێ باشە داواکاری خەڵک هەمیشە بە ئاراسی باشکردنی ژیان و گوزەران و خزمەت گوزاریە بەڵام ئایا حکوومەت چەند کارای ئەمەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەمە بکە باش وەگەر ناتوانێت بۆ مەوسمە لە سەروبەندی کابینەی تەشکیلین کابینی نوێ عێراق ئێستا داواکاریەکان چین داواکاری شەخسین یاخود داواکاری خەڵکی کوردستانن مەبەست داواکاری خەڵکە لە هەرێمی کوردستان لە عێراق بۆ لە کابینەی نوێ کە ئێستا کامیرە باسپێر درا و قسەمە لەسەر عێراق بێ بەڵێ لە ڕاستیدا لە عێراق ئێستا شتێک کە جیابووەتەوە ئەویشەوەیە شەقام تەواو جیابەتەوە لە هێزە سیاسەکان یان لە حیزبەکان بەمانەیشتر شەقام بۆتە ئیرادەیەکی سەربەخۆ کە توانیوێتی حیزبەکان بەربار بخە بۆ ئەوەی کە ینی مەرجەکانی ئەو جێبەجێ بکەن لانی کەمی بەشێکی زۆری لە مەرجەکانی هەرچەند هێزە سیاسەکان حیزبەکان دەیانەوێت لە زۆر ڕێگاوە واتە جۆرێک لە فێڵ بکەن لە خەڵک بۆەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان بتوانن ینی دەستکەوتەکانی خۆیان بهێڵنەوە ئەوەی کە ئێستا هەیە ئەم حکوومەتە کە حکوومەتەکە على المەدی استقاڵی کرد فشاری جەماوەر بوو باشە و خەڵک داوای خۆشگوزەرانی و داوای هەلیکار و داوای خزمەتگوزاریەکە و بێجگەلەوە بۆ ئەزانێ سەبەبی ئەوەی کە خزمەتگوزاری نییە هەلیکار نییە بەشێکی زۆری بوونی حیزبەکانن حیزبەکان بەمانای محاسەسە نەک حیزب عادیە کە حیزبەکان لە دەسەڵاتە بن بەڵام کاتێک کە حیزبەکان حکوومەت یاخود وەزارەتەکەیان وەکو ئۆرگانێک بۆ دادۆرشینی حکوومەت و بە قۆڕخکردنی کۆنتراکتەکان و عەقدەکان بەکاربێنن و هەرچی تەعینات و ئیمتیازاتی ئەو وەزارەتەیە لە ڕێگەی ئەو وەزیرەکانەوە دەستی بەسەرا بگرن ئەمە گەندەڵیە خەڵک ئەمە ئەزانێ خەڵک بە بەردەوامی ڕۆبڕۆی ئەمە بێتەوە ئەمە نەمێنێ دکتۆر ئێستا داواکاری حیزبەکان لە کابینەی نوێ داواکاری حیزب دەسەڵاتدارەکانی هەرێمە
داواکاری کە بە ئاراسی باشکردنی دۆخی لە خەڵکە ڕاستی لە کوردستان یاخود داواکاری داواکاری پشتگرنی حیزبیە با پێ بڵم داواکاریەکانی هەرێمی کوردستان چین باش. هەرێمی کوردستان یەک لایەن نییە باش لە هەرێمی کوردستاندا سێ لایەن هەیە بەڵێ پارتی دموکراتی کوردستان کە پێشتر مفاوەزەی کردووە لەگەڵ محەممەد تۆفی عەلاویدا بۆ ئەوەی کە وەزیرەکانی بمێننەوە وەگەر نەشمێننەوە ئەوەلانی کەمی وەزیرەکانی ئەو دوو وەزیری کە هەن لە ڕێگەی پارتیەوە یان حزبەوە دیاری بکرێنەوە شکستیێناوە بۆیە هات مناوەرێکی کرد بۆەوەی کە لەگەڵ هێزە سیاسەکانی تری کووردا بۆ نایەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەگرت و هەموو ئەمانەیە بە ناوی ئەوەی کە دەسەڵاتەکانی گفتوگۆکردندا بە سەرۆکی هەرێمی کوردستان و شەرعێت لای ئەوە بێ بۆ بڕاردان لەگەڵ چۆنێتی پەیوەندیکردن لەگەڵ بەغایە بەیەک پاکێز گفتوگۆ بکەن لەگەڵ بەغایە ئەمە بۆ ئەو بوو کە فشارێکی زیاتر لە محەممەد تۆفی عەلاوی بکە بە مەرجەکانی پارتی ڕازی بن بەڵام لە ڕاستیدا لە حەقیقەتدا یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکی گفتوگۆ ینی مەشاکلی خۆیەتی و ئەگەر کێشەیەکی لەگەڵ وەزیرە بێت لەگەڵ محەممەد تۆفی عەلاویە لە ڕێگەی دکتۆر بەرهەمەوە قسە و باسی دەکرێ ئەوەی کە ماوەتەوە هێزە سیاسەکانی ترن کە بە گروپی 15 ئێستا ناسراون ئەم گروپە ڕایانگەیاندۆ کە ئەوان لەگەڵ ئەوەدان پژگیری محەممەد تۆفی عەلاویەکەم بۆ کە وەزیرەکانی هەمویان وەزیری بێلایەن بەنیانلانی کەمی لەلایەن حزبەکانەوە دانەندرێن ئەواتە دەکرێت کەسێکی حزبی بێ بەڵام لایەن حزبەکانەوە دانەندرێ فەرز نەکرێت بەسەر محەممەد تۆفی عەلاویە چونکە ئەگەر وا فەرز بکرێت بۆ مانایی ئەو کەسە ئەبێتە ڕۆبۆتی ئەو حزبە لەناو حکومەتدا باش ئەمە کەواتە داواکاریەکانی حکومەتی هەرێمی کوردستان ئێستا داواکاری خەڵک نین باش داواکاری خەڵک داواکاری خەڵک چییە داواکاری شەرعەکانی خەڵکی کوردستان ئەو گروپە باسییان لێ کردووە لەگەڵ محەممەد تۆفی عەلاوی باسییان کردو بۆ نمونە مۆزوعی بوزدا زمانی ئەو بکە کە بوزدەی هەرێمی کوردستان نەبردرێ موچەکی خەڵک نەبردرێ استحقاقاتی هەرێمی کوردستان لە بوزدەکانی تری نەفەقاتی حاکیمە و ئەوانە بێ بۆ هەرێمی کوردستان ئەمە بەشێکی بەشی تریان یان لە تەنمەی ئەقالیم بێ بۆ هەرێمی کوردستان بەشێکی تریان پەیوەنددارە بە چارسەکردنی کێشەکانی نێوان هەرێمی حکوومەتی اتحادی لەوانە بابەتی بودجەی پێشمەرگەیە لەوانێ مادەی 140 لەوانەیە مۆزوعی نەوت و غازە زۆر بابەتی سنووریە ئیدارێدانی کەرکک و ئێستا ئەم ناوچانە کە ئێستا ئەمانەش بۆ خۆیان کێشن هەموو ئەمانە باسکراون ئەوان ئێستا ئەم بۆ چوونە ئەم ئەرگومنتە زۆر ڕاستە کە با ئێمە هیچ زەختێک لەسەر محەممەد تۆفی عەلاوی نەکەین بۆ وەزیرەکان وەزیر چێ بێدیان ناگرنگەوەی تەوازنی نێوان پێکاتەکان پارێزێ کورد لە کابینەکەی بەشدار بێ بەڵام بەرامبەر بەوە بەرامبەر بە چی کورد پشتگیری بکات لە کابینەکەی محەممەد تۆفی عەلاوی بەرامبەر بە تاحقیقکردنی بابەتە گرنگەکانی پەیوەنددار بە خەڵکی کوردستانەوە لە بوزدا لە موچە لە هەموو بابەتانی تریش کە پەیوەنددارن بە خەڵکی کوردستانەوە ئێستا بۆ نمونەگەر ئێمە پەیوەندیی باشمان لەگەڵ حکوومەتی عێراقی هەبوایە ولا زۆر شتە نەمەگەیانتە مشکە ڕەشە ئەمە تاوانی لە کێشەی غازە ئەم ئەزمەی غازە نەهێڵین کە لە نێوان دوو کۆمپانیای هەرێمی کوردستاندا بۆ بە سەرێشە بە هاوڵاتیان چارەسەر بکرێت کێشەی نەوت ئێمە ئەبینی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان وتی ئێمە پارەی نەوتی 1 ساڵمان کڕیەوە بەڵام هاوڵاتی هەرێمی کوردستان نەوتی نەبینی ئێمە ئەبێ دەکرێت ئێمە ئەو کاتە لە حکوومەتی عێراقیەوە چارەسەری کێشەی نەوتیشمەم کردایە باشە زۆر بابەتی تر هەیە تۆریانی ئەو زانانە دروستن کە ئێستا داواکاری بڵێن کە ئێستا وت بەس پارتی و توێژی کرد و شکستێنەوە تەنە داواکاریەوە بوو کە وەزیرەکانی دابنرێنەوە وەزیری خۆی حیزبی بێ بەڵێ داوای کردو سەرتا نقطەی یەکەمیەوە بووە کە ئەو دوو وەزیرەی کە هەنی دابنرێنەوە فواد حوسێن و بەنگین ڕێکانی بەڵێ کاتێک کە ئەوان نیش محەممەد تۆفی عەلاوی ڕێی وایە ئەگەر ئەوە بکات لایەنە سیاسی عێراقیانی کە پشگیری یەکەم بۆ نمونەیەکێک لەوانە سایرون ئەو پشتی تیەکە کە پشتی تیەکەوە حکوومەتەکەی فەشەل دێنێ بۆی ناتوانێت بە مەرجیان ڕازی بێت باشە هەنگاوی داواکاری بەدیدانەوەیە کە با ئەو دوو وەزیرە لەلایەن حزبەکانی هەرێمی کوردستان خۆیانەوە دیاری بکرێن خۆی سێ وەزیر دیاریەکرێت دوانێ کە پارتی بێ ئەڵەیە بێ دوانیان هیمن بێ باشە ئەو تام دقێ مەشیڕەت کردوتەوە وە لە گفتوگۆدان و احتیمال یەکێک لە وەزیرە کوردەکان بە دیاری نەکرایی بمێنێتەوە لە کابینەکەی ینی کابینەکە چونکە لەوانەیە هەفتەی ئایندە بنێرێتە باشە بە زۆر بە کورتی ینی ئێستا خەڵکی سربەخۆ کە نوێنەراتی کورت بکات دەتوانێت کار بۆ جێبەجێکردنی مافەکانی خەڵکوستان لە بەغدادکە خۆ خەڵکی حیزبی ئەزمونونەکە چۆنە؟ لە ڕاستیدا خەڵکی سربەخۆ ئەگەر خەڵکی سربەخۆ بمانەی وشەوە خەڵکێکی لێ هاتوش بێت چونکە هەموو کەسێک کە سربەخۆ مانەوە نێ لێ هاتوو خەڵکی لێ هاتوو بێت زۆر بە باشتر ئەتوانێت خزمەتی هەرێمی کوردستان بکە یەک
لەبەرەوەی بەرگری لە کۆنتراکتی ئەم حیزبانە ناکە کە بە دنیای کۆنتراکتەوە بەستراونەوە بە بەغایە بە دنیایەک ئیشی دارایی و گەندەڵی ئەوانە بەستراونەوە بە بەغا و بەرگریان لێ بکە بۆی لە بری گفتوگۆکردن لەسەر بابەتە چارونسازەکان خەرشی گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە لەسەر بابەتانی پەیوەنددار بەو کۆمپانیەکانی ئەوانەوە ئەمە یەک دوو ئەتوانێت قسە بکە لەسەر بابەتە چارونسازەکان و ینی دەنگیشی کارا و دلێر بێت و لە بەڵام پێویستی هەمان کاتا پێویستێتی لەوانی لە بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستاندا هێزە سیاسەکانی کورد ئەگەر بەی خۆیان ێزانن بەرگری لێ بکەن و پشتی بگرن. سپاس دەکەم کاک سەبات بە یەک ڕێزی و دۆخی کوردستان و باشکردنی دۆخی خەڵک یان ئێستا یەک ڕێزی داوای دەکەن بە تایبەتی پارتی باراسی باشکردنی دۆخی خەڵک لە هەرێم و لە عێراقیا خود یەک ڕێزی لەسەر چ بنەمایەک بۆ نمونە دروست دەبێت. ئەو یەک ڕێزەی کە داوای دەکەن بۆ کوردستان نییە تا ئەلبەتە ئەیانەوێت یەک ڕێز بن و هاوهەڵوێز بن بۆ عێراق ئەوەیش لەبەرچی وەک ڕوون و ئاشکرایە بۆ ئەوەی کە بەرژەوەندیەکانیان پارێزراو بێ. لایەنە کوردستانەکانی دەرەوە یەکێتی و پارتی متمانیان بە یەکێتی و پارتی نەماوەیە زۆر لاواز بووە بۆ چکە لە ئەزمموی ئەگەر بڵێن 15 ساڵی پێشوو کە هەر جارێک مامەڵە کراوە لەگەڵ حکوومەتی ناوەندا دوجار ئەو دوو لایەنە هەوڵیان داوە بەرژەوەندی حیزبەکان و پشکی حیزبەکانیان پارێزراو بێ بۆیە جاری وایە گەشتوتە و ئاستەی کە بەریەکەوتنیان هەبووە لایەنێکیان لەسەر لایەنێکی ترڤیتۆی هەبووە یا لەبری ئەوەی کە هەوڵ بن پشکی کورد زیاتر بێ هەوڵ درراوە هەری کەسێک پشکێک بۆ خۆی بەری ئەگەر کورد لە سەرنجامە زەرر بکە و بە گشتی هی خۆم بۆ خۆم هی ئێوەش دەخۆم ئاوا مامەڵیان لەگەڵ حیزبەکانی تر کردو لەبەرەوە جارێک و دووجار و سێجار نییە کە چەند جارێک بەڵێنراوە دوجار ئەنجامەکەی بەو شێوازە بووە کە بینیمان کە بەڕاستی ئەوەی کە دەدرێ وەک پشکی حیزبی ئەوان بۆ خۆیان دەیبن دوجار لەگەڵ ئەوەشا ئەوە نییە کە بەرژەوەندی بەڵێنەتەوەی دەستە بەرکەن لەبەرەوە لەم ماوەی درێژەی چەند ساڵاکە بووە ئەوەی کە بەرژەوەندی کوردبە یا داواکاری نەتەوەی بووە نەمادەی 140 جێبەجێ کراوە نە هیچ هەنگاوێکیش بە پێی پێویست ڕۆشتۆتە پێشێ نەبووجە بۆ هێزی پێشمەرگە دابین کرا وەک ئەوەی کە چۆن بۆ حەشدی شعبی دابین کرا و ئەوە بووە نە هیچ خاڵێک لەو خاڵانەی کە گرپ بگرە زۆر جار هۆکار بووە بەوەی کە ئەو لایەنانە بوونەتە هۆی ئەوەی کە قەیرانیان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند دروست کردووە و هاوڵاتیانیش باجەکاندا و لەبەرەوە ئەوەی کاوان داوای دەکەن بۆ ئەوەیە کە جارێکی ترۆ کوتمان هێزێک وەرگرنەوە بەڵام وەکو پێم وایەوە تا ئێستا ئەوەی کە هەیە لایەنەکان وەک دکتۆر ئاماژەی باشە وەکو یەکریزێکە لە پێناوی خەڵک بێ پایانەوە باشکردن دۆخی خەڵک بێ لە چیەوە دەست پێ دەکەن لە کوردستانەوە دەست پێ بەتاکی دەبێت لە کوردستانەوە دەست پێ بکە باشە لە چیدا ئەجا لایەنەکانی ژەوەی کە باسمان کرد لە پێشوو لە لایەنەکان طبعاً لەگەڵێکێتیە و لەگەڵ پارتیا کە بیانەوێ پێکەوە مامەڵە بکەن دەیانوێت فعلەن واقعی کوردستان گۆڕانکاری تێدا بکرێت چاکسازی لە نێو ناوخۆدا بکرێ و شەفافێتی مەسەرەنداد و لەگەڵ ئەوەی شاوکوتمان بە تاکید ڕاوێژیان پێ بکرێ و لە بڕیاری سیاسیە بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی ناوەندا ڕاوێژیان پێ بکرێ و قسەی خۆیانیان هەبێ و قورساییان بپارێزرێ لەبەرەوە بەڕاستی ئەگەر بەو نەوعە نەبێ لێرەوە لە نێوخۆ برایەتی دروست نەبێت تەبایی دروست نەبێ خوێندنەوەی یەکتر دروست نەبێ ڕاوێژ دروست نەبێ ئامادە نابن لەوەی لە کوردستان لەگەڵ ناوەندا هەر بەو ئاراستەیە ڕێ بکەن کە یەکێتی و پارتی دایانەوێت چکە ئێستا گروپێکەوانش فعلەن گروپی 15 بەزمەوەسمەوەی کە ئەگەر یەکڕێزی دروست بێ لە کوردستان دەست پێک دەبێت چاکسازیەکە بکرێ اینجا لەگەڵ خەڵگاش بکرێت و اینجا یەکڕێزی دروست دەبێت دۆخی خەڵک باشتر بکرێت ئەگەر وا بێت بە ئاوا بڵێن ئەگەر وا بێت بەو نەوعە بکرێ لە کوردستانە بە دڵنیاییەوە یەکڕێزی بۆ بەغدایش دروست دەبێت چکە بەڵام گرفتەکەەوەی ئەوەی کە ئێستا هەیە وەکوتمە ماوەیەکی کەمەوەکە محەممەد تۆفیق عەلاوی کە لە هەفتەی داهات و احتیمالە کابینەکەی بخاتە بەردەستی پەرلەمان و ڕایگەێنێ ئەوە بەشەکەی یعنی یەکێتی و پارتی بەو ئاسانیە فریای ئەو چاکسازیە ناکەون بەڵام بۆ کوتمان بەڕاستی ئومێدیش کەمە لایەنەکان متمانیان کەمە ئەگەر لەم کاتە وعدیش بم بڵێن دەیکەین هیچ زمانێک نییە بۆ جێبەجێکردنی ئەو چاکسازی. دکتۆر بۆ باشکردن دۆخی خەڵک بە کورتی دەبێت لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی پشتگیری خەڵکی سەربەخۆ بکەن تەکنۆکرات و پسپۆر دەبغا بەڵێ پێم وایە ئەسڵەن وا باشتریشە ئەگەر بکرێ ئەوێ خەڵکی تەکنۆکراتی سەر بەخۆی ناحزبی یاخولانی کەمی لەسەر ئەساسی دەستکەی حزبی نستنە بەغدا و بتوانن ئەجندای گشتی خەڵکی هەرێمی کوردستان و خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بخرێتە بەردەست و لەسەر ئەو ئەساسە پشتگیری بکرێن
یانتا هێزە کوردەکان سەر ئەساسە پشگیری ئەو کەسانە بکەن کە لەوێ ئەبنە وەزیر بەڵام بە شرتێک ئەوان ببنە دەنگۆی حەقیقی بۆ بەرگرکردن لە مافی خەڵکی کوردستان نەک مافی حزبەکان. سپاسدەکەم زۆر سپاس بۆ وەرەزان دکتۆر ئەمین بەکر ڕاوێژکاری سپاس سەرۆکی بێ پەرلەمانی عێراق سەباح قارەمانی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.